ئەم کاتتان باش دیارێمەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە نوێنەرایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە چوارچێوەی کار و چالاکیەکانی ئەنجومەنی پارێزگادا بڕیارماندا کەوا سەردانی سەردەم لایەنەکانی سنووری پارێزگای سلێمانی بکەین هەم بۆ خۆناساندنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا و هەم بۆ بەهێزکردن و بەتینکردنی پەیوەندیەکانی نێوان ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرجەم لایەنەکانی پارێزگای سلێمانی و دوای ئەوەی سەردانی بەشێک لە لایەنەکانمان کرد و ئەمڕۆژ سەردانی برایانی کۆمەڵی ئیسلامیمان کرد و ئێستاش لە بارگای برایانی بەڕێزی یەکگرتووی ئیسلامین دیارە ئێمە کۆبوونەوەکانمان وەکوتم تایبەت بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان و بەشێکیشی تایبەت بووە بە کار و چالاکی و دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و باسکردنیان لە نزیکەوە و ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە خزمەت و خزمەتگوزاریەکانی پارێزگای سلێمانی و گرنگترین خاڵیشیان تایبەت بووە ئەو هەلومەرجەی کە ئێستا لە پێشە لە بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و بۆی بتوانین چۆن پێشوازی لە ئەو پێشاتانە بکەین کە بەڕێوەن و بە تایبەتی باز لە 27 مانگە کرێ بۆ مانگرتن و خۆپێشێندان و ڕێپێوانی سەرجەم چینی توێژەکانی پارێزگای سلێمانی و ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیارە لە بە هەموو دەنگ و ڕەنگەکانەوە بڕیارمانداوە کەوا پشتیوانی پشتگیری تەواوی خۆپیشاندانەکان بکەین و پشتیوانی هەموو داوە ڕاواکانیان بکەین و بە شێوەیەک بێ کە کاریگەری نەبێت لەسەر تونوتیژی و هیچ جۆرە تونوتیژێکی تیان نەبێ و کاریگەری نەبێت لەسەر هیچ بارگایکی حیزبی لە سنووری پارێزگای سلێمانی و کاریگەری نەبێت لەسەر هیچ بارگایەکی حکومی و حیزبی بەگشتی و بۆیە ئێمە تەواوی پشتیوانی خۆمان دەرەبڕین بۆ پشتگیری هەموو خۆپیشاندانان بەڵام دوور لە هەموو تونتوتیژیەک و پشتیوانی هەموو مافەڕاوەکانیان نەکەین. هەمووتان هەم دانە سیاسەکان لە بەیاننامەکانیانە هەم ئێوە جنابتان باس دەکەن بەبێت تونوتیژ زەمان چیە ئێوە پشتگیری ئەەکەن ئەگەر خوێن کارڕژات چی چێ بەرپرسن ئێمە بەدڵنیایی لەبەرەوەی خۆپیشاندان و مانگرتن هەر لە هەرێمی کوردستانە نەبووە و لە زۆربەی لە هەرێمی کوردستان بەگشتی و لە عێراقیش بۆ خۆشتان بینیوتانە لە ڕابردووە چۆن لە پایتەختی عێراقا چۆن خۆپیشاندان لە بەغدا و لە ساحەی تەحریر و شوێنەکان خەڵک مەسەن هاوڵاتی بە ملیۆنان ئەهاتە سەرجادەکە هەمووتان بینیوتانە و ئێمەش بینیومانە کە هیچ هاوڵاتیەکمان نەبینیوە لە پایتەختی عێراقا زیانی بە بارگایەکی حکومی یا حیزبی یا پرۆژەیەکی خزمەتگوزاری لەناو بەغدایەگانوێ بۆیە ئێمەش هەمان پەیامانەیە بۆ خۆپیشاندانەکانی پارێزگای سلێمانی بۆ ئەوەی خۆیان بە دوور بگرن لە هەموو تونوتیژیەک و خۆیان بە دوور بگرن لە هەموو کاولکاریەک یان زیانگانیەک بە بارگاکانی حکومی و حیزبی لە پارێزگای سلێمانی سیاسەکان ئێوە پلانە سیاسەکان تاوەکو ئێستا وەکو یەکگرتووی ئیسلامی ینی ئێوە پێشبینی چی دەکەن یاخود ئەم خۆپیشاندانانە ئەگەر دەستی لایەنێکی سیاسی تێکە و ئاراستەکە بەچ ئاراستەیەکە ڕوا ئێوە کۆبوونەوەتان کردووە گرنگی لایەنە سیاسەکان چی بووە بۆی کە خۆپیشاندانەکان تووشی تێنەکەوێت ئێمە ئەمڕۆ لەسەر چەند خاڵێک تاکیدمان کردەوە پشتیوانی خۆمان بۆ ئەنجومەنی پارێزگا دووپات کردەوە کە بەو دەنگ و ڕەنگە جیاوازانەوە بەو تیمەوە کە هەموو ڕەنگەکانی تایە هیواداری سەرکەوتوو بن بە سەبارەت بە هاوڵاتیان و باری بژێوی تاکیدمان لە چەند خاڵێک کردەوە کە مافی تەواوی خەڵکە داخوازیەکانی خۆی بگەیەنێ ناڕەزایەتەکانی خۆی دەرببڕێ بەڵام بە شێوەیە کە شارستانی بێ دوور بێ لە تونوتیژی و لە هەمان کاتا داواژەکەین لە دام و دەستگاکانی پەیوەندیدار ئەوانیش دوور بن لە تونوتیژی سەلامەتی مافی هاوڵاتیان لە دەربڕینی ناڕزایەتەکانن و هەروەها موڵکی گشتی بارەگاکانی حیزب و ڕێکخراوەکان پارێزراو بن ئێمە قەیرانی سیاسیمان هەیە قەیرانی ئابووریمان هەیە نابێ بیهێڵین قەیرانی سێهەم دروست ببێت کە قەیرانی ئەمنی و ئاسایشی باری بژێوی ژیانی خەڵکە لەبەرەوە بێ هەمومان پێکەوە بەو گیانەوە بە گیانێکی بەرپرسیارانەوە هەم دام و دەستگاکان هەم هاوڵاتیان چیان هەیە لە داخوازی دەری بڕن بە ئازادانە و ڕێیان بۆ خۆش بکرێت بۆ ئەوی بە ئازادانە دەنگی خۆیان دەرببڕن ناڕزایەتی خۆیان دەرببڕن بەڵام دوور بێ لە توندوتیژی دوور بێ لە بەلا ڕێدابردن چونکە وڵاتی ئێمە کراوەیە لەوانەیە ئامانجی سیاسی لە هەبێت کە بە لا ڕێدا بیبە لە دەرەوە لە شوێنەکانی کەوە ئەبێ هەمومان بەو گیانەوە نەهێڵین قەیرانی سێهەم ئیزافە ببێت کە قەیرانی ئەمنی و ئاسایشی تاکە لەو کۆمەڵگایەدا.
ئێمە ئەوەی ئاگادار بین هەم لایەنە سیاسیەکان هەم دام و دەستگاکانی ئاسایش هەم خەڵک لە ئاستێکی هۆشیاری ئەوە نایە کە ڕێگە نەیاد ئەو ئاسایشەی خۆی تێک بچێ و ڕێگە بە هیچ کەسێک نابتوانێت ئەو بارە ئاسایشی کە لە هەرێمی کوردستان هەیە تێک بچێ بەڕاستی و ئەبێ ئەوە ئامانجی باڵای هەموو لایەکمان بێت لایەنە سیاسیەکان خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها دام و دەستگا پەیوەندیدارەکانی ئاسایش